کەرکووک هاتووینە بۆ ئێرە جەوێکی خۆشە و شوێنێکی زۆر خۆشە شتوامان نەدیوە بەڕاستی ئەمە یەک من شتوا ببینم یعنی بە عایلەوە هاتووینە گروپ شوێنێکی زۆر سارد و خۆشە ژیانم شتوام نەدیوە ئەمە یەک ئێمە لە کەرکووک چونکە بەفر ئەوە نابارێ شتێکی یعنی بەسیتە بارێ بەس ئاوا 24 ساعت بەفر بێ ناوەڵڵا دێینەوە ئینشاڵڵا بۆ جارێ تریش هەر دێینەوە مادەم شوێنەکە زۆر خۆشە هەموو جا دێینەوە لە بەغدایە لە ڕوومادیە لە جنوبی لە هەمووی هاتە ناو بەفرێم ئەمەش بەس ئەو سار بەفرەکە زۆر باش نەبوو پار و پێرار باشتر بوو ئەو سار بەفرەکی زۆر کەم هاتیە بەس عەرەبەکی زۆر هاتیە هاتە ناو بەفرێ خەڵکیش زۆر هاتیە سۆران و دەوروبەری سۆران و هەولێر و ئەو جیانە هەموو هاتینە ناو بەفرێ و جەوەکی زۆر خۆشە و جەوەکی زۆر مرتاحینە بەڕاستی یارمەتی ئەو خەڵکەی بدەن جادەوەبان زۆر باش بن خەڵک لە هەولێرێ لە سولەیمانیە لە دهۆچێ لەو دەوروبەرانە لە هەمووی دێت لۆ ناو بەفرێ كابتن البريد حتى صور محطة هذه بخليل